خۆشەویستان سڵاوتان لێبێت خەڵکی بەدەم ڕێگاوە دۆلاری یەچنی با ئێمەش بەدەم ڕێگاوە کۆمەڵی قسە و باسکەین. زۆر جاری وا هەیە کە هەر لە خۆمەوە لە کاتی کە بە ڕێگاوم قسەم بۆیێت نازانم بنەرەکەی لە چیایە، ئایا مێشکم سافە بێ، ئایا چۆنە، دوایی دەتوانن گوێی لێ بگرنەوە هەموو خەڵک بابێن خەڵکی کوردستانەوە چ لە دەرەوە چ لە ناوە. جەوێکی زۆر خۆشی هەیە و خۆم پۆست کردووە جا ئەم پیاوە کەشخە و قۆز و پاک و تەمیزە قسەتان بۆکە خۆم تاریفی خۆمەکەم حیفە گوێ لێ نەگن بەڕاستی. جا ئەو قسە و باسانەی ئەمڕۆم قسە و باسێکە لەسەر ئەو خەس و زاوایەکە لە تورکیا بە یەکات سیون و بووە بە مەوزۆع. ئەمەوێت لەسەر ئەوە و کۆمەڵە شتیکەش کە بە شوێنی هەیەت قسە و باسی خۆم بکەم. سەرەتا ئەبێ هەموو کەسێ ئەو ڕاستیە بزانێت هەموو باسکردنێک ئەگەر باسکردن بە نەگەتیڤیش بێت دوجار بۆ تاک و بۆ سەر کۆمەلگا پۆزتیڤ دەرەچێوە. ڕاستی سیستەمێک هەیە یا دەسەڵاتێک هەیە، دەسەڵاتێکی مخابەراتی سەخیفە لە باشووری کوردستانە، کۆمەڵێ دەستگا و دوکانی داناوە. ئەمە کار لەسەر لە ناوچوونی هەموو بەهامرۆیەکانەکە لە باشووری کوردستانە و کار لەسەر ئەوواکە کە هیچ ئەخلاقەتێک نەهێڵێتەوە. سەرەتا هاتن کۆمەڵێ خەڵکیان هێنا بە ناوی فێمێنیستەوە، پارەیان نانێ لە ئاسی ئەمریکا و ئەوروپا و ئالم بابەتانەها. ئەمانە دائنیشتن باسی گەی و نێر و نازانم مێ و ئالم بابەتانەیە کرد بۆ ئەوەی کە ئەم شتە لە ئاسی کۆمەلگایە ئاسایی کەنەوە، وەکو چۆن کاچیتە ئەمستەردام بە هەزاران ئاڵای گەیەکان ئەبینی کە لە شوێنەکانە هەڵکراوەوە بە ئاشکرا ڕێکلامی بۆکە بۆی کۆمەلگا بەو دەدەبرن. لە کاتێکە هەمومان ئەزانین بە درێژایی مێژوو بە درێژایی مێژووی مرۆڤایەتی نێر و مێ و فڵان و فیسار و سێکسی ناو فڵانەکان هەمیشە هەر برەوی هەبووە، هەمیشە هەر هەبووە لە ڕاستیە، بەڵام لە تاریکاییە بووە لە واقع. بۆیە هەموو ئەمە کە ئاوایلیەکەن بۆ ئەوەی کە لە ناو کۆمەلگاکەیە ئاسایی بێتەوە. ئازیزان، ئەگەر تۆ بێیت لەبارەی زانستی مێدیاییەوە تۆ بێی کۆمەڵێک جوێن بە من بدەیت، کۆمەڵێک سوکایەتیم پێ بکەین، خەڵک دابنیشێت گوێ لە قسەکانی تۆ بگرێت کە سوکایەتی بە ئارامەحمەکەی دوجار هەموو ئەو سوکایەتی شتانە بە قازانجی من ئەگەڕێتەوە لە ڕاستیە. باشە بە قازانجی کەسایەتی منە، بە قازانجی مێژووی منە. ئەمە ئەبێ لەوە تێبگەن. بۆیە کاتێک کە بەحسێکی ئاوا حەچی مێدیای باشوور هەیە ئەیهێنێ دەرخواردی خەڵکی ئەدا 100 بارە و 1000 بارەیە کاتەوە ئەی کاتە مەوزوع لە ناو کۆمەلگایە، یعنی ها خەڵکینە ئەوە تا ئاگاتان لێبێ ئەم شتێش هەیە. درۆکن ئەمە بۆ پند و ئەوە نییە. ئەگەر بۆ ئەوەی پندی لێوەربگری ئەبێ دایخێ، ئەبێ باسی نەکەی، ئەبێ ڕووبە کۆمەلگا و ڕووبە میدیا ئەو کارە نەکەین کە تۆ ئەمە و باس کرد لە ناو کۆمەلگایە بە هەزاران بووک و عەفو بە هەزاران زاوە و هەزاران خەس و ڕۆژانە ئەیبین و گوێ لێگرن. ئەمە دایە چڵەکێنێ، ئەبێ بە نیشانەی پرسیارێک لەناو خێزە ناو خەڵکا بەڕاستی. لەبەرەوەی ئەو دەستگا سەخیفەیە لە باشووری کوردستانە ساڵانێکە ئەو ڕۆڵا گێڕێ هەر بۆیە کۆمەلگای باشوور پڕ بووە لە فەساد و لە بێ ئەخلاقی و لە بێ شەرەفی و بێ قیمەتی. تاکی ئێمە ئازیزانی ئارام ئەحمەد دەبڵمڕاڵە یان دوو ڕووە لە واقعە. ئەو ڕووەی بە دەرەوەیە کە ڕوویەکی درۆزنانەیە و ڕوویەکە کە کۆی کۆمەلگا قبوڵیەتی و خێزان قبوڵیەتی، دەرودراوسێ قبوڵیەتی، یعنی ڕوویەکی ڕیاکارانە و درۆزنانە و ساختەکارانەیە. ڕووە عەسڵەکەی کە لە تاریکاییایە، ئەمە ڕووە عەسڵەکەی تاکی ئێمەیە لە کۆمەلگای باشووری کوردستانە. بەجێ جۆرەکان لە کۆمەلگاکان کێشە هەروایە بە کەمێ دەستکاریەوە.
هەر لەبەرەوەیە تۆیەی کۆمەڵێ شت لە ژیانی ڕۆژانەیەکەی قەناعەتت پێ نییە لە دیوی تاریک لە دیوی دووهەما قەناعەتی پێ نییە بەڵام بەدرۆ بۆ ئەوەی لای خەڵک وەکو سیاسەتێکی بۆ نمونە پۆپۆلیزمی یەی دانیشی ئەمانە پیاداکەی لە کۆمەلگاکەتا بۆ ئەوەی هەموو خەڵک بڵێ پیاوی چاکە ژنی چاکە کوڕ و کچی چاکن ئەمە بەڵام ئەمە ڕاستەکەی ئەسڵەکە نییە ئەسڵەکە پشتەوەی تۆیە کە لە تاریکاییە و هیچ کاتێک ناوێری ڕوو بە کۆمەلگا ئەو مۆزوعانە باسکەی بۆیە هەزاران گرەی دەرونی لە ناو تاکی ئێمەیە لە باشووری کوردستانە وجودی هەیە هیچ کەسێک هەتا ئەوانەیشی کە باسی مەسائلی دەرونیەکەن و باسی کۆمەڵێشت ئەەکەن ناتوان خۆیان لە قەرەی ئەو با بڵین ئەو نهێنیە هەرە باڵا و هەرە فراوانە بدەن کە لە ناخی ئینسان لە دیوی دووهەمی لە تاریکاییەکە وجودی هەیە نان خۆی لە قەرەی بدەنە بەرە ئینسانی ئێمە بە کولی دووڕووە مەجبوریش کراوە بەڕاستی دووڕوو بێ تۆ کاتێک ئەبینی کە لە باشووری کوردستانە حەڵقات یان دراما هەیە 3-4 هزار حەڵقەیە ئازیزان لە تورکیایە ئەمە دەرکراوە کە تورکیا خۆ بە کۆمەلگایەکی ئیسلامی ئەزانێ پارتی وێکێتی بە تایبەتی پارتی هەڵ ئەسێ ئەم درامایە لە تورکیا قەدەغە کراوە بەڵام ئەو ئەیهێنێ دەرخواتی کۆمەلگای باشووری ئەدا لە مناڵێکەوە هەتاوەکو بژنێکی بەتەمەن و پێشی بەتەمەن هەموو شەوێ سەعاتێ 45 دقەی گوێ لەم بەحسە ناگرێ لەم بەحسانەیە کابرا حەز لە ژن خوشکی خۆیەکات پەیوەندی سێکسی لەگەڵادا ئەنێ یەکی حەز لە دایکی خۆیەکە یەکی حەز لە خەسووی خۆیەکە ژنێ زلە لە پیاوەکەی ئەدا ژنێک دانیشێ ئەڵێ ئەگەر ئەوە نەکەی من ئەمە بۆ ناکەم تۆ یەی ئەمە هەمووی بێنە پێچاوی خۆتان کە بزانە چی پارەی تێچێ خەڵکیش ئەوە وەزعەکەیەتی تۆ 3000 حەڵقات بێنە 3000 سەعاتی بۆ دابێن لە سەتەلایەتی جیهانیەوە زان چەنە پارەی تێچێ ئەم 3000 حەڵقەیە هەمووی تەرجمان کە بە زمانی کوردی دەرخواتی کۆمەلگای بدەم ئەمە ئەگەر کار لەسەر بێئەخلاقکردنی کۆمەلگانیە بەڕێی ئێوە چیترە زەحمە نەبێ ئەگەر تۆ نادەوێت ئەم کۆمەلگایە وای لێبێ چیترە زەحمە نەبێت تۆ ئەم کارەکەی لەو پەڕی دنیا کابرا لەگەڵ بزنێکە سێکسەکە بە نمونەیە لەگەڵ مەڕێکە ئەیکا یەن ئەمەندەی باسەکەن لە میدیای ڕوودا و تیڤەکانی پارتی ئەوانەوە باشە وەکەوەی کە شوانەکان لە لادیەکانە بڕۆن لەگەڵ مەڕوو بزن و حیواناتەکانە سێکسکەن یەن هەموو ئەم شتانە بڵاوەکەنەوە بۆ ئەوەی کە کۆمەلگای مرۆڤایەتی یا کۆمەلگای باشوور زیاتر و زیاتر زیاتر بەدناو بکەن بەڕاستی ئەمانە ئازیزان هەمووی بە بەرنامە ئەکرێ هەر لە خۆ نییە کابرایەت ملیۆن دۆلارەیە بە کچی ئەحمە هەردی لەبەرەوەی کە ئاڵەسات لە دوایە لە وەڵامی مناخێرەمە باشی ئەڵێ وەڵا بۆ چاپ و بڵاوکردنەوە بووە بۆ ئەوە نییە بۆ ئەوەیە تۆ بێ کار لەسەر بێئەخلاقکردنی ئەو کۆمەلگایە بکەی بەڕاستی هەر لەبەرەوەیشە بڕۆ ئێستا لە هەولێرە لە سلێمانیە لە سەیسایەقە لە زۆربەی شوێنی ترە پڕە لە گەی ئازیزانی ئارام ئەحمەد جارانیش خۆ هەر هەبووە بەڵام چەندانەیەک هەبوو لە ڕاستی ئەویش بەدزیەوە بە نهێنی ئەکرا ئێستا بڕۆ لە سەچنار عفو لە سەرچنارە لە شوێنەکانی ترە بڕۆ بزانێکە پڕە یا پڕ نییە لە هەولێرە پڕە یا پڕ نییە باشە لە هەولێرە تیڤی پیشانی ئەدا کابرا مامۆستایە پیاوێکی زەبەلاحە کچێکی تەمەن 7 ساڵانە ئەگرێ دەستی ئەگرێ ئەیبا بۆ ناو مزگەوتەکە لە ناو مزگەوتی ئەو دەستی مزگەوتەکانە ئەچێ تعدای سێکسی لەیەکە ئەمە ئاوای هاتووە زیندانی کانی گۆما کە یەکێتی قسە ناکا پڕە لەو شتانە کە ڕووی داوە بە هەزاران هەزار شتیوە لە کۆمەلگای ئێمە ئێستا وجودی هەیە لەبەرەوەی کە شتەکان ئاسانکاری بۆ ئەکرێ دەرخواتی کۆمەلگا ئەدرێ وە کۆمەلگای لاسایی یەکرێتەوە هیچ شتێک وەکو تیڤی نییە ئازیزان دەنگە ڕەنگە ملەوەنە هەمە ڕەنگە بانمونە دائنیشی ئەچێتە مێشتەوە ئەبێ بە پرسیار لەلات ئەبێ بە مۆزوع لەلات بەڕاستی هەر لەبەرەوەیە سەیری کۆمەلگای ئێمە کە ئازیزان ئێستا کچان ببورن بەڕێزان ئەوە خەلەلی ئەنتەرنێتی بوو بەڕاستی کە تووشی ئەوە بووم لایڤەکە بڕا بەڵام ئەکرێ ئینسانێکو بەشی دووهەمی ئەو لایڤە بەڕاستی حسابی لەسەر بکە خۆشەویستانی من جا قسەکەم لەسەر ئەوەیە کە ئەم دەسەڵاتە لە باشووری کوردستانە چۆن یاری بە عەقڵی تاکەکانی ئەو کۆمەلگایەکە و چۆن کۆمەلگا بەو دەردە ئەبات کە هەمومان ئاگادارین خۆشەویستن بەرحاڵ کولی قسەکە ئەوەیە کە تۆ کە وەختەیەی پێم وایە لەویا بووم کە لایڤەکەم بڕا کە تۆ یەی دانیشی مەسەلەن کچ لە باشوورە ئێستا وای لێ هاتووە کە ئەوێ شووبکە باسی یەکسانی ئەکا ئەی شێوێ ماڵداری نەکە ماڵتاناوە بێ
کچان ئێستا نایەنەوێ وەکو سروشتی ژن مناڵیان ببێ ئەچن بە عملیات و شتێکن بۆی کە جسمیان تێک نەچێت باشە حتا نایەنەوێت دایکایەتی بکەن مثلا لە ماڵ و ئەوانە دانیشێ ئەگەر قسە لەگەڵە بۆ من چوو بۆچی خواردن دروستکەم بۆچی ماڵ پاک بکەمەوە بۆچی جل بشۆم بۆچی ئەوە بکەم یعنی ئەم وا تێگەیشتووە باشە ئەم پیاوە بۆی ببێ بەکەر باش نییە ماڵی بۆ دابنێ سیارەی بۆ بکڕێ زێڕی بۆ بکڕێ هەموو شتێکی بۆ دابین کە لە ماڵیشەوە کارەکەریشی بۆ بگرێ بە نمونە ڕێزمەیە ئیشی بۆ بکە تۆ چتۆ ئەمە کۆمەلگاکی ئاوا لێ کردووە باشە اینجا قسەکە ئەوەیە کە تۆ یەی باسی یەکسانی ئەەکەی وەکو کچێک بە نمونە داوای ئەەکەی لەگەڵ پیاوە یەکسان بی لەو کاتەیە ئەبێت تۆ لە هەموو شتەکان لەگەڵ پیاوەکە یەکسان بی ئەو کاتە کە تۆ خۆ خاوەنی پارەی خۆ بووی خاوەنی سیارەی خۆ بووی خاوەنی ژیان وشتی خۆ بووی وەکۆی کە لە ئەوروپا ئێستا هەیە ئیتر شتێک نامێنێتەوە بە ناوی زەواج و بە ناوی خێزان و ئالەم بابەتانە کۆتایی پێ ئەو عیلاقەتانە وەکو چۆن ئێستا حتا خێزانە کوردەکان لە ئەوروپا لە سا 70 تا 75 جابوونەتەوە لە یەکتر هەر ئافەتەکە کیسەکەی خۆی بینیوە کە پارێکی پێ و سۆسیال بەخێویەکە یا ئیشێکەکە واز لە پیاوەکەی هێنەوە ئەڕوا بەلا ژیانی خۆیەوە پڕە لە کێشە لە دوای ئەوە چی لێ ئەم ئافرەتە لەگەڵ پیاکە عیلاقە دروستەکە ئەویش سێ چوار مانگێ لەگەڵیشی کا دروستیەکە تووشی هەزاران دەرد و تووشی نەخۆشی دەرونی و ئالەم بابەتان نابێ ئەمە هەمووی بە بەرنامە بەڕاستی ئەم شتانە ئەکرێ بۆ ئەوەی کە خێزان نەهێڵن بۆ ئەوەی ئەخلاقات نەهێڵن بۆ ئەوەی کە ئیتر ئینسانەکان داببڕێن لە یەکتر و هیچ شتێک معنای نەمێنێ کە بەڕاستی ژۆ کۆی بینن هیچ معنایشی نەماوە ئەمەش بە ناوی چیەوە بە ناوی ئەو قسە قۆڕۆ کە ناویان ناوە فێمەنیزم لە ئاسی ئەوروپا کاتی خۆی ئیشیان لەسەر کرد فێمێنیزم گەورەترین زەربە بوو کە سەرمایەداری جیهانی یان با بڵێن ئەم سیستەمەی کە ئێستا هەیە گەورەترین زەربەی لە ژندا لە واقع باش نییە ژنی کرد بە مەخلوقێ ئازیزان لەم ئەوروپایە چەندین شوێن گەڕاوم ژن هەبووە تەوقەی لەگەڵا کردوون دەستی دەستی پیاوە ئەسڵەن لە ژن ناچێت لە ڕاستیە باشە ئەسڵەن هەر لە ژن ناچێت دەموچاوی هەمووی ڕەک بووە بە ڕەگ و بووە بە دەمار باشە ئەمە چییە فێمێنیزم وتوێتی تۆ ژنیت تۆ پێویست ناکە بۆ پیاو ئەمە بکەیت پیاو چیە تۆ دانیشی خزمەتیکەی بڕۆ خۆ ئیشکە بڕۆ خۆ کرێکاریکە بڕۆ خۆ پارە بۆ خۆ پیا بکە بڕۆ ئەمە ئەوە بکە ئۆکەی ژنی خستە ناو کارگەکان ناو هەموو ئەو شوێنانەی کە شوێنی کارە ئەمانەی کرد لەگەڵ ژنە ئێستا ژنەکە ماڵێکی هەیە زۆر جاران مناڵیشی هەیە ئەبێ مناڵەکەشی با بۆ مەکتەب ئەبێ هەموو ئیشی ماڵەوەشکە زۆر جار ئەبێ لەگەڵ پیاوێکی شابخێ و سێکس کات و ئەوە بکە لە بەیان تاش ئەبێ بڕوا کرێکاریکە ئەگە سەیریەکەیتەوە ئەمە ژنایەتی لەدەست دەرچووە پیاو ئەگە تۆ بەتیقەتەوە بدەیت پیاو ژنی وای ناوێ پیاو بێ بەڕاستی ژنێکی ئەوێ کە بەڕاستی خاتون بێ کە بەڕاستی ژن بێ لە حقیقەتە پێستی ژنانە بێ ڕوخساری ژنانە بێ عەقڵیەتی ژنانە بێ جوڵەی ژنانە بێ خۆ تۆ ئەوە ناکەی بەڕاستی من ئەگەر باوچێک بم بە نمونە 4-5 کچم هەبێ ئەم کچانەی خۆم ئەم بە پیاو لە حقیقەتە من نایم بە پیاوێک کە ڕەنگ کە پیاو نییە کە ڕەنگ ژنانەیە لە ڕاستیە کە ڕەنگ کچانەیە لە واقعە کە لە ماڵەکەی خۆیان پیاو نییە لە واقعە باشە کە دانیشێ بە ناوی یەکسانیەوە خۆیەکە بە کۆیلە و خۆیەکە خۆی ڕسوواکە ئەمە چییە وەڵاکە کە تۆ ژنێکی هێناوە باوەڕە بە یەکسانی هەیە دوجاری ژنەکە چیت هەیە داد ئەدۆشێ ڕسواتەکە ئەڕوا بۆ لای پیاوێکی تر باشە ئەم قسانەی کە منەیکەم هیچ کەس واتێ نەگا کە بە زەریری ژنە بەڕاستی ئەو تێفکرینەی من گەڕانەوەی حورمەتە بۆ ژن چونکە ژن ئەگەر شوو بە پیاو کا بەڕاستی ئەگەر پیاوی هەبێ ئەوە خۆشی ژنە ئەگەر پیاوی نەبوو ئەوە خۆشی ژن نییە لە حقیقەتە ژن ئەو ژنەیە کە بە مانای کەلیمە بڕوای بە پیاوبوونی مێردەکەی هەبێت باشە نەک ئەمەی کێسە لەناو ئەم کۆمەلگای ئێمە باوی هەیە بڕۆ سێریکە ژن و پیاو دانیشن یەک دنیا حکایەتیان هەیە کچ و کوڕ کاتێ زەواجەکەن 6 مانگ بەیەکەوە ئیدارە ناکەن باشە بە هەزاران کچ لە کۆمەلگای باشوورە هەیە ئەچێ زەواجەکە بۆ 3 مانگ و بۆ 2 مانگ و بۆ 4 مانگ بۆی ببێ بە ژن لە دوایە بە ئازادی خۆی چی ئەوێ بڕابیکە بیلۆ ناکاتەوە کە 6 مانگ 6 ساڵ 10 ساڵ 15 ساڵ تۆ جسمت ئاوایە و بەکارێت پیاو بەکاتەهێنێ لە دوایشێکی تێ هەڵەیە ئەخاتە ئەولاوە کۆتایی پێیە بەڕاستی تۆ پڕەبی لە چەپەڵی پڕەبی لە پیسی لە حقیقەتە باشە چێم کۆمەلگایی وای لێ کرد ئەو سیستەمە وای لێ کرد لە حقیقەتە
ئەو سیستەمە کە دانیشتووە ئەوواکە ئەوەی کە دانیشتووە بە نمونە کچە قوتابیە لە زانکۆکانە حەزە مامۆستاقی خۆیەکە بۆی دەرەجەی باتێ بەڕاستی شەوەچێ لە کونێکە لە شوقەیەکە سێکسی لەگەڵاکە بۆی دەری چێنێت و ببێ شەهادەیە بێنێ لە دواییە باشە ئەوەیە ئەو کۆمەلگای ئەمەی ئاوا لێ کردووە کە تۆ یەیشی بەڕاستی باسی ئەم شتاناکەی ئازیزانی ئارام ئەحمەد هەندێک کەسەیە بەلایەوە سەیرە یا پێی ناخۆشە یا چوزان بە جۆرە بیری شتەکان نەکاتەوە بەڵام ئەمە هەمووی واقع لە ڕاستیە هەر لەبەرەوەیە هیچ لە جێگەی خۆیان نەماوە نە پیا و پیاوەتیەکات یعنی پیاوبوونی خۆی هەیە لە ناو خێزانە نە ژن ئەوەی هەیە کاک من هەساوم ڕۆیشتوم لەگەڵ مەجموعەیە پیاوە لەم ئەوروپایە بۆ داوای کچی کابرایەک باشە ناوی خێزانەکە نابم باش دیە چون داوامان کردووە بەویژدانم ئازیزانی ئارام ئەو پیاوە نەیەوێرە یە قسە بکات باوکی کچەکە نێتوانێت قسە بکە کاکە هەر کە قسەیەک کرد ژنەکە دوو لە ڕێسەی یەک پیسایی دەرخواردەیە دەمداخە تۆ قسە مەکە تۆ نازانیت من نەزانم چۆکشەکەم بم بەشوو کە ئەوەم بینی هاتمە دەرەوە بە عیلەکەم وت بە کوڕەکەوتم کاکە تۆ داوای چیەکی بە قوربانێ بم وتم بەدبەختە بی کاکە هەڵە لەو عیلەیە هەڵە لە کچەکەی هەڵە لە ژنەکە لە خۆی کاتێک کە ژنێک لە ناو شوێنێکی داواکاریە حرمەت بۆ مێردەکەی خۆی دانەنێ ئەو کچە سبێنێ هەروە کچی ئەم دایکەیە ئەم کچە کچی خێزان نییە ئەمە کچی عیلە نییە چاوەکەم لەبەرەوە ئەبێت تێی هەڵێ ئەبێ واچی دەبینی وتی قسەکەی تۆ ڕاستە کاگەرە هاتنە دەرەوە وتمان خوا حافیز چونکە ئەگەر عیلەیە بەڕاستی عیلە بێ کشی عیلەی ئاوا ناوێ کاتێک کە باوکەکە دانیشتووە باش نییە کە ئێوێ قسە بکات لەسەر ئایندەی کچەکەی و جۆری زەواج و شوکردەکە ئەم ژنەیە دوور لە ڕووی ئێوە ئەم هەموو گۆ دەرخواردی ئەو مێردەی ئەدا باش نییە ناتوانێت قسەکە ئاوەکو مەڕێگەشە دانیشتووە کەواتە ئەوەی تر خێزان نییە لە ڕاستیە ئەو عیلە نییە لە حقەتە ئەو خێزانە ئەو پەیوەندیانە هەر هەمی کۆتایی هاتۆ لە خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمانە حقایقن بەڕاست بۆیە کۆمەلگای ئێمە بەو دەردە چۆکە ئێسایی بینیت باش نییە کشدا ئەنیشێ دەم بە ئەیە باسی یەکسانی بووەکە تۆ چی تا باسی یەکسانی کەیت تۆ چیەکەی تا یەکسانیت دوور لە ڕوویەوە تۆ تەنها سێکسەکەت پێوەیە باش نییە پیاوەکەیش سێکسەکەی پێوەیە هیچ جیاوازیەکی نییە ژن لەم پرۆسەیە بدەر نییە پیاویش بکەر نییە هەردووکی بکەرە چ ژن چ پیاو باش نییە ئەگەر تۆ وەکو کچێ پیاوێکی خۆش نەوێ باوەشی پیا ناکەیت ئەگەر وەکو ژنێ ئارەزوود نەبێ باوەش بە پیاوەکە ناکەیت تۆ سێکسی پیاوەکە ئەبەی چێژی پیاوەکە ئەبەی پیاوەکەش چێژی تۆ بە ئەمە گۆڕینەوەیە باوەشەکە تۆ ئیسفادەی لەکەی تو چێژی لێ ئەبەی ژنەکەش ئیسفادەی لەکە پیاوەکە ئیسفادەی لەکە هەردووکی یەکسان لەڕاستی ئەمەیە تاوانەکە کە ژن لەگەر حرمەتما خۆی بە بدەر ئەزانێ بۆیە خۆی کردووە بە شتێک بە مادەیەک با بڵێن بە ماتریالێ بۆ فرۆشتن بۆ وەکو کاڵا ئەوەی پێەکە باشە ئەڵێ من شوو پێەکەم سێکسی لەگەڵاکەم ماڵم بۆ بکە سیارم بۆ بکڕە زیێرم بۆ بکڕە حەفلم بۆ بکڕە ئەوە بۆ ئەەکەم ئەوە بۆ ئەەکەم ئەوە بۆکەم منیش لە بەرامبرە سێکسەکە لەگەڵاکەم ئێمە جۆرەکە لەش فرۆشی جۆرەکە لە سۆزانێت بەڕاستی باش نییە من ژنێکی وابێنم بۆی نییە بڵێ یەکسارم لەگەڵ تۆیە چونکە بۆ لەبەرەوەی تۆ وەکو کچێک خۆتی فرۆشتووە بە من یا بەو پیاوە کە ئەم هەموو شتەی بۆ تۆ فەراهم کردووە مەگە تۆ چی خەڵ پیا ئەوە بۆ بکە کاکە مەگە تۆ چیت سێکسەی بە پیاوەکە پیاوەکە سێکسەیە بە تۆ ماچی ئەیتێ پیاوەکەی ماچی ئەیاتێ باش نییە هیچ ژنێک لە ئاسی دنیاە ئەگەر پێی خۆش نەبێ یا ئەگەر بەژەوەندیەشی گەورەی نەبێ ناچ لە باوەشی پیاوەکەوە باشە کەواتە قسەی قۆڕ مەکەن تۆ کە لەگەڵ پیاوەکە سێکسەکەی لەبەرەوە نییە کە پیاوەکە خۆشەوە یا پیاوەکە لەبەر خۆتە لە ڕاستیە چونکە لە دوا جارە ژیان هەر هەمی بەرژەوەندیە باش نییە هەمووی بەرژەوەندیە جا بەژەوەندی عیشقە بەژەوەندی باوەشێکە بەژەوەندی سێکسە بەژەوەندی بەیەکەوە ژیانە بەژەوەندی خێزان دروستکردنە بەژەوەندی مناڵ خستنەوەیە هەموو ئەمانە بەڕاستی بەژەوەندیە هەر لەبەر ئەمەیشەکە کۆمەڵێ شت هەیە ئازیزان هەتا ئێستەیش کە لە ناخی ئارام ئەحمەدایە هێشتا ئازایەتی ئەوم نییە کە بێم ڕوو بە کۆمەلگا باسی بکەم چونکە بۆ لەبەروی کۆمەلگای ئێمە ئەمەندە ئەحمەق کراوە نایوە ڕاستی بزانێت لە ڕاستی ڕائەکا کۆمەلگای باشووری کوردستان هەمیشە ئێوە درۆی لەگەڵا بکەیت ئێوێ بە درۆ پێی بڵێ خۆشم ئەوێت من کچ هەبووە ئازیزان بە وەڵڵا بە گۆڕی ئەو حاجی عەلیە تە پەیوەندی پێوە کردووم تەمەنی 19 ساڵ 20 ساڵ بووە کاگارە من تۆم زۆر خۆشەوێ و ئەویندار و ئەو کورەتم عەزیزەکەم بە قوربانێ بم من کوڕەکەم لە تۆ گەورەترە
تۆ کشێکی گەنجی تەمەنی 20 ساڵە بڕۆ کوڕێکی جوان بدۆزەرەوە لە عیلەیەکی باش کوڕێکی شەریف بڕۆ بۆ خۆ خێزان دروستکە بڕۆ خۆشەویستی عشقکە تۆ چی دا بەسەر ئارام ئەحمەدەوە کە من 20 ساڵە تۆ گەورەترم بە شەرەفم لە دواییە ئەو کچە لەو سۆشیال میدیا یەک منە سوکاتی پێکردوون بە ناویترەوە وتێتی ئارام ئەحمەد پیاو نییە بۆ یەکە ئاوایە باشە کاکە ئەگەر تۆ بڕۆی بۆ لای ئەم کچە سێکسی لەگەڵا بکەی بە ئارەزوی خۆ بە ئەم لاولای پێ بکەی ئەوەی تۆ پیاویت بەڵام ئەمە یە کێشەکەی ئێمە کە خەڵک ڕاستی قبول ناکە تۆ ڕێگەی ڕاستی پیشانەی قبولی ناکە ئەوێت تۆ بێئەخلاقکە لە حەقیقەتە بەڕاستی ئەوێت تۆ وا لێ بکە پیاوێکی 50 ساڵە بەبەر کچێکی 70 ساڵەوە بریشێتەوە بەڕاستی باش نییە ئەوەی ئەوێ لەبەر چییە لەبەرەوەی ئاوا بارهێنراوە ئاوا فێرکراوە لە ڕاستیە خۆشەویستانی ئارام ئەحمەد هەر لەبەرەوەیە کە تۆ زۆر جاران نایەری حەقیقەت بۆ هیچ کەسێ باسکەی خەڵک ڕاستی ناوێ خەڵک لەمانە ڕاکە خەڵکەوێت درۆی لەگەڵاکەی بە درۆ بڵێ عاشقتم بە درۆ بڵێ خۆشمەوێ بە درۆ بڵێ ئەوە کاتێک کە ژنێ پێ دەڵێ ئەڵێت من تۆم خۆشەوێ تۆڵێ من تۆم خۆش ناوێ هەر لە خۆ جوێنی پێدا عەزیزەکەم کابرات خۆ درۆ لەگەڵا ناکەم تۆی خۆش ناوێ خۆ بە زۆر نییە بە قوربانی بکەم ئەیدۆ زۆر ئاسایی ئەمە تۆ بۆ ئەمە بەشکاندن ئەزانی یا پێ دوای لە کەسایەتی دراوە خۆشی ناوێت خۆ بە زۆر یعنی ئەدەوێت ئیدا بە درۆ قسە لەگەڵاکە بە درۆ خۆشی بێت ئێوە چ ئیسفادەیەکی لە حەقیقەت ئاساییە لەبەرەوە ئەم یەکێتی و پارتیە بە تایبەتی مێدیای پارتی کە تورکیزە کراوە ئازیزان بڕۆ بادنان و بڕۆ هەولێر کچە مەسەر مێدی هەیە چی شۆکا بە پیاوێکی تر تیڤیەکان ئەیهێن قسەی لەگەڵاکە لە کاتێکە بە پێش شەرعیش بێت ئەبێ ئەم کچە پیاوەکە وازی لێ بێنێت لێ جیابێتەوە 3-4 مانگی پێ بچێ فڵان ئەوە بێ یعنی پرۆسەیەکە لە ڕاستیە بەڵام ئاوا باسیەکەن بۆ لەبەرەوەی کۆمەڵگا بۆ دەدە برن کە هیچ شتێک نەبێنێت کە ئێستا هیچیش نەماوە لە ڕاستی ئازیزانی ئارام ئەحمەد هیچیش نەماوە ئەوەی کە لە تورکیای ڕوویاوە کە بزاوایەک حەزی لە خەسری خۆی کردووە بە درێژایی مێژوو ئەمە هەر هەبووە بەڕاستی لە ئەوروپا پڕە لەو شتانە کاکە لە کوردستانی ئێمە هەیە لە هەموو دنیا هەیە پەیوەندیەکانی تر هەیە لە ڕاستیە بەڵام ئەبێ باز نەکرێت لە حەقیقەتە کە باسی کرد یعنی تۆ ئەدەوێ ئەم شتە لە ناو کۆمەلگا ئاسایی کەیتەوە بڵێ خەڵچینە ئەوە ئاسایی ئەها شتەکە ڕوەدا چونکە وایە کاکەژێت من کە داعش کوڕێکی گەنج مڕاحق تەمەنی 17-18 ساڵە کود بە بەردەوە یا بە بەردەوە جا بە حسابی ینی کودەیە بە بەردەوە باش نییە دانیشتووە ئەمە خوشکەکەیەتی و ئەمە براژنێتی و ئەمە ئەوە گوێ لە درامایەکی تورکیەوەیە حەز لە خوشکەکەی خۆیەکە ئێم کابرا ئەم گەنجەت بیرەکاتەوە ئەیدەوە ئەوە چێ باشە وەڵا فڵانێک حەز لە خەسویەکە خەسوەکەشی دانیشتووە بە یەکەوە سەری فیلمەکەکەن باش نییە کچەکە هەڵەسێ زلەیەک لە پیاوەکە ئەدا کچەکە تیش فێرە بێ کە زلێ لە بێدەکەی خۆی بدا ئەڵێمە نۆرماڵە باش نییە هەموو ئەمانە تەئسیری هەیە لەسەر زهنیەت و بیرکردنەوەی مرۆڤ ئەمانە کۆمەڵێ بەحسن ئازیزان ئەبێ ئیشی لەسەر کرێ ئەبێ کاری لەسەر بکرێ بەڕاستی کۆمەڵێ خەڵکی پەتەڕی پیا بوون لە باشووری کوردستانە ئازیزان دانیشتووە خۆی کرد مامۆسای دەرونی نایەرێ خۆی لە قەرەی یەک مۆزوع بدا باش نییە ناوێریت چونکە ئینسانێک بێوێ لەسەر دەرونی مرۆڤ قسە بکە لەسەر گرێەکانی مرۆڤ قسە بکە بەڕاستی نابێت لە ڕوانگەی دینەوە قسەی لەسەرکە نابێت لە ڕوانگەی ئایدۆلۆژیاوە قسەی لەسەرکە ئەبێ لە ڕوانگەی مرۆڤەوە قسەی لەسەرکە خۆشەویستانی ئارام ئەحمەد کە تۆ لە ڕوانگەی کۆمەڵێک ئەخلاقیاتەوە قسە لەسەر کرد باش نییە تۆ دۆڕاوی ناتوانانی خۆ لە قەریشتە ئەسلەکان بدێ بەڕاستی هەر لەبەر ئەوەیشە هیچ کەسێک لەوانەی کە بە دکتۆرتەوە بە پرۆفیسۆرتەوە بە زانەوداناتەوە کە لە باشووری کوردستانە باسی کێشە دەرونیەکانی مرۆڤ ئەکا نایەرێ خۆی لە قەرەی مەوەزوع حەساسەکان بدا بەڕاستی باش نییە هەموو شتی سەطحیە لە ڕاستیە هەمووی ئەو قەتماخەیە یا ئەو برینەیە کە لەسەرەوە ئەیبینی هیچ کەس ناتوانێت ناو قوڵایی برینەکەەوە کە بزانێت چی هەیە بۆیە ئەو قسانم کرد بە ڕێگاوە وەکو ئەم ئێسەی ئەمە بەشی دووهەمی ئەو لایڤە بوو کە لەبەر کێشەی ئەنتەرنێت پچڕا بەڕاستی لەبەرەوەیە کە مێدیای پارتی بە تایبەتی وهی ئەوانی تریش زۆر سەخیف دەستیان ناوەتێت هەشتێک ڕوو ئەدا لە ئاسی دنیاە یەن تش و خۆی پێوە ئەکەن دەرخواردی کۆمەلگای ئێمەی ئەدەن بۆیە ئەوە کۆمەلگای باشوورەکە ئەیبینی باش نییە ژن هەیە ئێستا شوقەی تایبەتی خۆی هەیە بە دزی مێردەکەیەوە سێکسی تیاکە بە شەرەفم شتی وایەتە بەردەستم لەو باشووری کوردستانە کە ڕوو ئەدا پێم عیبە خۆم باسی بکەم هەر لە ڕوون نایە ئەسڵەن باسی بکەم باش نییە هەر لە ڕوون نایە لە ڕاستیە باسی بکەم باشە ئازیزە
معقولە کچی 19 ساڵی 20 ساڵی کە تەلەبەی زانکۆیە لە شارەکانە ئەچی ئەخوێنێ خوا منتەقی تایە کچێک بەم هەبوو نازداری جوانیەوە بڕوا بۆ 2 خۆری ڕوود بێتەوە بە $100 خۆری شەوێت تا بەیانی بە $100 باشە بەس بە ئارامەحمە بڵێ حتا من مانیست $200 ئێبێ باشە بە $100 کاکە باشە یا بە مۆبایلێک یا بە تیشێتێک یا بە پانتۆڵێک یا بە جووتێ ئەدیداس و جووتێک کالە ئەمە چی وای لەو کۆمەڵگایە کردووە یەکێتی و پارتی ئاوایان لێکێ بەڕاستی بە بەرنامەوە ئەڵێ قەڵە ئاسایی یەقیچێکە لێنیشە بۆ خۆت تەواو بۆ ئیتر من قسە ناکەم بەڕاستی ئەم بابەتەن دوور و درێژە زۆر شتی کێشەیە لە قۆناغی کە ئێمە سەر ئەو مۆزوعە سێسەرەکەم کەسیش نەڵێ ژنان هەندێک ژنێ ئارامەحمە دژی ژنە نا دژی ژن نیم من ئەمەوێ حرمەت بگەڕێتەوە بۆ ژن حرمەت گەڕێتەوە بۆ خێزە ژن ژنایەتی خۆیکە پیاویش پیاوەتی خۆیکە بەڕاستی کاتێک کە تۆ شوکلە بە پیاوێک لە ماڵەوە دانیشتویت جلەکان ئەشۆیت بۆ مێردەکەت خزمەتی مێردەکەت ئەەکەیت مێردەکەشی خزمەت بۆ تۆکە تۆ لەویا تۆ نۆکەر نیت تۆ کارەکەری ئەو نیت لە حەقیقەتە تۆ خێزانیت پیاوەکەیش بۆ تۆ ئەڕوا هەرچی شت هەیە ئەیکا بۆ ئەوی بێ ژیان بۆ تۆ دابین بکە ئەویش کارەکەری تۆ نییە هەردووشی ئەمانە وەکو 2 باڵی مەلێگوان کە یەکتر تەواوەکەن لە ڕاستیە باش نییە من لە پێنجۆ ناژیاوم ئازیزان چەندین عایلەم ئەزانی کە خوێنەواریشیان نەبوو باش نییە ژنەکەی ژنی ماڵ بوو پیاوەکەش پیاوی ماڵ بوو کە وەختێک ئەچون بۆ خێز بۆ میوانی دراوسەکەیان پیاوەکە ئاوا ڕاوەسا بە ژنەکەی و فەرم و خاتون پێشمکەوە ژنەکە پێشی پیاوەکەیەکە و بۆ ماڵەکە کەوتێ هەڵ ئەسان ئەهاتنە دەرەوە مێردەکەی بە ژنەکەی وت فەرم و خاتونجیان پێشکەوە ژنەکەی خۆی پێشەخست ئێستا نە ژن حرمەتی ماوە نە پیاویش حرمەتی ماوە بەڕاستی تێگەیت دانیشتووە ژنێک هاوسەری هەیە مناڵی هەیە ئەوە هەیە باش نییە پیاوێک یەدا ئەنیشێ کۆمەڵێک شیعر و شانامەی بۆ ئەنووسێ بۆی هەڵەها پەیوەندی دروستەکات و سەر لە خۆی تێکەدا ئەو پیاوە بۆ 4 جا سێکس تۆیەوێ ئەوە لەگەڵاکە ئەحمەق خۆتە وازانی چییە پاشانیش یەک کێشەی تر هەیە ئازیزان ئەوەش باس کەم تخوا بیرم نەچێت ژن و پیاوی کورد ئەوەی کە لەناو خۆیانە لەبارەی سێکسیەوە بۆ یەکتری ناکەن ئەچنە دەرەوەی خۆیان بۆ خەڵکی تر یەکەن پیاوەکە ناچێ ئەوەی کە ژنەکەی داوایەکە بۆی بکە باش نییە ئەگە ژنەکەی داوای کۆمەڵە شت کا بەبی ئەخلاقی ئەزانێ بەڵام ئەچێ ئەوە بۆ ژنی تر ئەکات ژنەکە ناچێ ئەوە بۆ پیاوەکەی خۆی کا بە نمونە بەڵام ئەچێت بۆ پیاوی تری ئەکە ئازانی ئارامەحمەد چ دەردێکە کاکە باش نییە ژووری نووسن شوێنی بێڕێزی نییە شوێنی حرمەتە بەڕاستی باشە شوێنی عیشقە شوێنی توانێنە ناو یەکترە شوێنی ئەوە نییە تۆ پێ تۆ بەداتەوە سوکاتی بێت وەکو پیاو بزانە ژنەکە چی ئەوێ لەم دنیا بۆی دابین کە لە هەموو بوارەکانە ژنەکەش بۆ تۆ دوورەکەوی تۆ لە کۆمەڵێ مەوازە بەڕاستی نەوەکو ئەوەی لێبێ باسی من لەسەر مەسائلی خۆشەویستی و بێنەوەبەرەوە ئەم بابەتانە نییە بەڵام زۆربەی هەرە زۆری ئەو زەواجانی کە لە ئەوروپا کە لە کوردستانە هەڵ ئەوە شێن لە یەک دوورەکەونەوە مەسەلەکە عێراقی بەسەر ئەوە هەیە قسەیەکی کوردەواری هەیە ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماوە بەڵام من ئەڵێم ژووری پڕی نووسن ئاشتی ماڵە بەڕاستی کە تۆ ئەمە نەبوو تەواو قسەی قۆڕە کاتێ ژنێک ئەڵێ وڵا لە مێردەکەم جیابوومە تۆ لەبەرەوەی ویستومە حواڵە بۆ دایک و باوکم کەم بەڵام نەیەشتووە درۆکەی باسەکە ئەوە نییە باسەکە سێکسەکەی ژووری نووسنە پێ بەڕاستی ئەینا پارە بۆ حواڵە ناکەی ئەگەر پیاوە بێت و ژنەکەی خۆی خۆش بێت خۆی پارە حواڵەکە بۆ ماڵی خەزوورەکەی بەڕاستی خەزوورەکەی وەکو باوکی وایە چ جیاوازیکەی ئەگەر تۆ ژنەکەتی بێت و مناڵەکە چ جیاوازێکی هەیە ئەم پیاوە بۆ نایکە بۆ دایک و باوکی خۆیەکە بۆ دایک و باوکی ژنەکەی ناکە مەگەر ئەحمەقە مەگەر ڕەشە وڵاخە یا ژنەکە بۆچی نایکە بۆ ماڵی باوکی مێردەکەی خەی چۆ چی تایە یعنی ئەی تۆ باوکی مناڵەکانتە کۆداچیزان من پێم وتم بابە کابرا نووسەر لە سلێمانیا ژنەکەی لێجیا بۆتەوە کە وەختی ژن و مێرد بوون مناڵی لێ هەیە ڕسمی بەلوعای پیاوەکەی بۆ من نردووە کاگەرەمە ها ئەیچوتم ئەی هاوارەوە مێردتە خۆ کاکە تۆ ئێستا لێجیابێت تۆ قەی ناکە بەڵام خۆ مناڵ لێ ئەی هاوار ئێوە باوکی مناڵەکەتە ڕسووە تۆ چۆن دانیشی ئەوواکەی لە بەرام بە هاوسەرەکەی خۆتە لێجیابێت تۆ بە دۆسەق بە جەهەنم جیا بەرەوە بەڵام بۆ ئاواکەی تۆ کاکە ئەوانم بینیوە لە کۆمەڵگایە کاکەیجان ڕسمەکەشم لەلایە بەخوا قەسەم باشە عەزیزان هاوسەرەکەی دامی بۆ نادم سەڵەنێک گوێی لێم بێزانێ لە سلێمانی هەمووتانی ناسن لە سلێمانیە نووسەرە فلانەوە وتی کاگەران تخوا تۆز بۆ ئەو ئازاری منە دێتم وڵات داوای لێبوردنەکەم بە حالی ئازارە نایەم و هەر باشیش ناکەم بەڕاست
يلا خۆشەویستان خواتان لەگەڵ مژگەشت مەڵبەند قوربانیەوە خواتان لەگەڵ ئازیزانی یارە مەحمەد حرمەتم بۆتانێ بەخێرچن.